بیرکاری بۆ پۆلینۆمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا 35 پرسیاری ژمارە 24 تیپێکی موسیک ئارەزوو دەکات ستودیۆیەک بەکرێ بگرێ بۆ تۆمارکردنی پەپکی موسیک پێویستە تیپەکە 225,000 دینار بدا لە جیاتی بەکرێگرتنی 1 ڕۆژ. سەرەڕای ئەوەش 80,000 دینار بۆ ئەندازیارانی دەنگ بەرامبەر هەر کات ژمێرێک. تیپەکە چەند پارەیان هەیە؟ تەنیا 200,000 دیناریان هەیە، بەڵام هیوادارن 350,000 تریش کۆ بکەنەوە. لێرە ئەوەی گرنگە ڕوون بکەوە چۆن ئەو لاسەنگە یارمەتیت دەدا بۆ دیاریکردنی ژمارەی ئەو کاژێرانەی کە تیپەکە لە ستۆدیۆ بەسەری دەبات. ئەو لاسەنگە دیار دەکا کە زۆرترین پارە کە هەبی بەدەستیان بێ 550,000 دینارە. لە چێ هات ئەو 550؟ ئەو 200 کۆکرایتەوە لەگەڵ ئەو 350 بوویتە 550، لەوەی زیاتر نابی. ئەو لاسەنگە هەمیشە گچکەتر بی لەو لایە، چونکە لەوەی زیاتر نابی. پاشان دەبی لاسەنگەکەش گەورەتر بی لەو ژمارەی، چونکە لە ئێستاوە 200,000 دینار هەیە، کە ئەتا بەو جۆرەی یارمەتیمان دەدا کە ببینینەوە بە گوێرەی ئەو پارەی هەیە ئەگەر هاتوو پارەکە 550,000 دینار بوو ئایا چەند کاژێر دەتوانن ئەندازیاران بەکرێ بگرن. وەکو ئێستا دیارە تەنیا ناتوانن پارەی کرێی ڕۆژێکیش بدەن، چونکە پارەکە 225 ئەوان تەنیا 200,000یان هەیە، کاتە بۆ جۆرەی دەتوانین ڕوونی کەینەوە کو یارمەتیمان دەدا. پاشان لە پرسیاری بێ لاسەنگە پێشوو شیکار بکە، واتە ئەو لاسەنگە ئێستا دەچین شیکار دەکەین. ئایا لە شیکارەکەدا ژمارە هەنا کە پێویست نەبن لە شیکارکردنی پرسیارەکە؟ لە کاتی شیکاری ئەو لاسەنگە چونکە تەمەشای ئێرە دەکەین ناوەندێکە پیتەکە لەوێن دەرەیە، ئەو ژمارەی لە تەنشتی پێویستە نەمینێ، واتە ئەمنە هەر سێ لای لاسەنگەکە، ئەوە لای یەکەم، ئەوە لای دووەم، ئەوە لای سێم، هەر سێ لای دەبی ئەمن 225 لێ کەمکەمەوە هەتا بتوانم ئەو پیتە بەتەنیا بمینێ لە ناوەندێ. کە 225م کەم کردەوە لە هەر سێ لای لە ناوەندەکەی تەنیا دەمینێ 80 پیتی س گچکەترە یان یەکسانە بە 550 225 لێ بڕوە 10 5 لێ بڕوە 5 و 4 2 لێ بڕوە 2 5 2 لێ بڕوە 3. لە لایەکەی دیکە لە لای ڕاست 225 بەکەمکردن دەچیتە لای ئێرە کە 200ش بە کۆیە، کەواتە ئەو لایە بە کەم دەردەچی کەم 25. ئەمن لێرە ئەو هەشتایم هەیە، ناچارم ئەو هەشتایشم نەمینێ، هەر سێ لای دابەشی هەشتای دەکەم. ئەوها لێرە چماوە ماوە تەنیا پیتی س 325 دابەش 80 نزیکەی دەکات 4 شتێک، ئەمن تەنیا دەنووسم 4. لێرە پێویست ناکە ئەو ژمارەیە چاکەم، ئەوەیە مەبەستیان ئایا ژمارە هەیە کە پێویست نەبی؟ بەڵێ ژمارە هەیە. ئێرە ئەمن ئەو لایم زۆر پێویست نییە، هەرچەندە دەریش بچی ئەمن چونکە تەنیا پێویستم بزانم ئەگەر هاتوو 550,000 دیناریان هەبوو ئەو تیپە دەتوانن چەند کاژێر ئەو ئەندازیارانەی دەنگ بەکرێ بگرن. کاتە من ئێرە پێویست ناکە زۆر خۆم پێیوە ماندی بکەم، تەنیا ئێرە لۆ من گرنگە کە ئەگەر هاتوو 550,000 دیناریان کەوتە دەست دەتوانن
هزار دینار بدەن بۆ ئەندازیاران واتە 4 کاژێر ئەندازیارەکان ئیشیان لەگەڵ بکەن. لە پرسیاری ئەگەر تیپەکە ویستی 6 کاژێر ستۆدیۆیەکە بەکاربینی ئایا چەند پارەی پێویستە؟ 8 دەینم لێکی دەم لەگەڵ 6 480,000 تەنیا بۆ ئەندازیارەکان 225 لۆ کرێی ستۆدیۆیەکە کەواتە چەندی پێویستە 8 و 2 10 و 4 و 2 6 7 705,000 دیناری پێویستە. پرسیاری 25 ئاو شل نابێت کاتێک پلەی گەرمیەکەی لە خوار سفرە یان لە سەرووی 100 بێت. لاسەنگەیەکی ئاوێتە بنووسە بۆ نواندنی. لێرە ئەو یان هەیە کەواتە 2 لاسەنگەیەکی ئاوێتە یان 2 جۆر لاسەنگە. ئەگەر چونکە پلەی گەرمیە یان شل پیتی شئی وەردەگرم، پیتی ش دەبی لە خوار سفر بیواتە گچکەتربی لە سفر، یان پیتی ش لە سەرووی 100 بی گەورەتربی لە 100. ئەوە نووسی زۆر ئاسانە. پرسیاری 26 هێزی گەردەلوول لە پێوەری فۆجیتا دەپێورێت. وابزانم دەبوایە بە پێوەری فۆجیتا دەپێورێت بە پێی خشتەی بەرامبەر ئەو خشتەیە هەیە پێوەرەکە. کەنجی گەردەلوولەکە لاوازە گەر هاتوو خێراییەکەی لە 65 کیلۆمەتر لە کاژێرێک هەتا 115 ناوەند ئەگەر لە 116 هەتا 180 تا دوایی ناوەکانیان دیارە لێرە نووسرایە لەو ستوونەی. بەپێی خشتەی بەرامبەر خێرایی گەردەلوولێک گەیشتە 300 کیلۆمەتر لە هەر کاژێرێک کە 300 کیلۆمەتر لە چێن دەرەیە 300 کیلۆمەتر لێرەیە لەو مابەینەیە. لاسەنگەیەکی ئاوێتە بنووسە بۆ دۆزینەوەی ئەو هێندە لە خێرایی بە کە دەبێ زیاد بکات لەم گەردەلوولە بۆ ئەوەی ببێتە وێرانکەر. ئایا چەندی مایە ببیتە وێرانکەر؟ وێرانکەر لە 331 دەست پێ دەکا. کاتە ئێستا گەردەلوولەکە خێراییەکەی 300. ئەمن دەبی لاسەنگەیەکی بنووسم ئەو هێندە لە خێرایی با کە دەبێ زیاد بکە لەم گەردەلوولەدا بۆ ئەوی ببێتە وێرانکەر و کەمتر لە خەیاڵی نەبیتە خەیاڵی. نەزم خەیاڵیش زۆر لەو تەرجومایان وەرجێڕانەکی زۆر باش نییە، هەز دەکەم دەبوایە لێرە نووسرا بە لە ڕادە بەدەر واتە زۆر گەردەلوولەکی بەهێز نەک خەیاڵی. ئێستا ئەگەر باسی گەردەلوول بی ئەمن پیتی ڕەنگە بەکار بینم. لاسەنگەکەی دەنووسم بە پێی تێگەیشتنی خۆم چونکە ئێستا گەردەلوولەکە گەیشتە هێزەکە گەیشتە 300 کەواتە هێزی وێرانکەریش لە مابەینی 331 و 420. کەمترین شت 331. چەندی مایە بگاتە 331 هەردوو ژمارەکان لێک دەردەکەم 31. چەندی مایە بگاتە 420 120 مایە کەواتە گەردەلوولەکە دەبی
کو زیاد بکە دەبی گەورەتر بی یان یەکسان بی بە 31 کاتە لە مابەینی 31 و 120 بی. پرسیاری 27 میران لاسەنگەی ئاوێتەی ئەو لاسەنگەیە ئاوێتەیە شیکاری کرد. دۆزیەوە کە س گەورەترە لە 2 و گچکەتریشە لە 5. ئەم نەگەر لەو ناوەندەی لێرە ڕاوەستم و دەخینمەوە پیتی س گەورەترە لە 2 هەمیشە ئەو هێمایە لایەکەی کە کرایتەوە بەرامبەری ژمارە گەورەکەیە. ئێرە لایەکەی کە نووکەکەی بەرامبەری ژمارە گچکەکەیە. کاتە ئەو پیتە گەورەترە لە 2 گچکەتریشە لە 5. ئایا لەبەر چ هەڵەیە؟ یەکەم شت تەمەشاکەین لێرە پیتی س گچکەترە لە 2 لێرە پیتی س گەورەترە لە 2 هەڵەکەی هەر یەکەم جار لێرە کردیە هیچ پێویستی نەدەکرد هێمایەکەی بگۆڕی جێگایەکەیان بگۆڕی بەخۆی کو نووسرایە ئەوها بینووسی بایەوە. پاشان لە کاتی شیکارکردنی کەم دووم هەیە لە لای ڕاست پێویستە ئەو کەم دووەی لابم کۆد و لە هەردوو لای دانێم کاتە پیتی س کەم دوو کۆد و دەبووە 0 گەورەترە لە 3 کۆد و یەکسانە بە 5. پیتی س گەورەترە لە 5 نەک گچکەترە لە 5 وەکو لێرە نووسیتی کاتە دەبووە ئەوهای نووسی بە پیتی س گەورەترە لە 5 یان پیتی س گچکەترە لە 2 بە 2 ئەوها لە مابەینیان شیکارەکە ئەو هەیە پیتی س یان گەورەترە لە 5 یان گچکەترە لە 2 ئەو جۆرە نابی بنووسرێ. پرسیاری 28 زۆر پرسیارە چ خراپە باش نەنووسرایە هەست دەکەم هەڵە هەیە بەڵام نازانم کووە هەڵەکە وەڵامی نادەمەوە دێمە لای پرسرایە بەرەنگاری بەڵام هەتا ڕادەیەک ئاسانە ئەو لاسەنگە و ئەو لاسەنگە. لاسەنگی لای چەپ ئاسانترە بەڵام ئەمن لاسەنگی لای ڕاست یەکەم جار چا دەکەم. تەمەشا دەکەم سێ لاسەنگی لای ڕاست ئەو لای هەیە ئەو ناوەندەی هەیە ئەو لایەشی هەیە کاتە ئەمن تەنیا تەمەشای ئەو لای دەکەم کە پیتی سەکەی لێیە ئەو کەم یەکە لێرە ناهێڵمەوە چونکە کەم یەکە ئەمن لە هەردوو لای لە هەر سێ لای ببورن ئەمن کۆیەکی دادەنێم کەم یەک و کۆیەک 0 تەنیا 2 س گچکەترە لە 7 و 1 8 و گەورەترە لە یان یەکسانە بە 3 و 1 4. ئێستا ئەو دووەش باش نییە لە تەنشت پیتەکەی هەر سێ لای دابەشی 2 دەکەم پیتی س بە تەنیا مایەوە چونکە 2 دابەش 2 یەکسانە بە 1 گەورەترە لە 4 دابەش 2 2 و گچکەترە لە 8 دابەش 2 4 کاتە س لە مابەینی 2 4ە یان 2 یان 3 یان بزانە 2 فاریزە 1 ناگاتە 4 گچکەترە لە 4 کە ئەوەم زانی ئێستا دێمە لای ئەو لاسەنگە زۆر زۆر ئاسانە شیکاری تەنیا هەردوو لای دابەشی 3 دەکەم 3 دابەش 3 1 تەنیا پیتەکە بە تەنیا دەمێنێتەوە گچکەترە لە 9 دابەش 3 3 کاتە پیتی س یان بەو جۆرەیە گەورەتر لە 2 لە مابەینی 2 و 4ە یان گچکەترە لە 3 نابی هەردوو چیانبی چونکە نووسرایە یان. ئەگەر لەسەر هێڵی ژمارەکان تەمەشای کەین ئەوها هێڵی ژمارەکان بنووسمەوە من ئێرە 0 بی و
ئێرەی جارێ چاکەم لە مابەینی 2 و 4 واتە لێرە 1 2 3 4 ئەوە 1 2 3 4 چونکە دەتوانین بکاتە 2 کەواتە لە کاتی دروستکردن دەبی خاڵەکە ئەوها پڕبی ئێرەشنا 2 و لە مابەینی 4 ناکاتە 4 کەواتە خاڵەکە دەبی ئەوهابی پڕ نەبی. ئەوجا ئەوەی دروست دەکەین ئەوە لاسەنگەی یەکەم. لاسەنگەکەی دی گچکەترە لە سێ گچکەترە لە 3 کەواتە هەموو ئێرە دەگریتەوە. دیسان لێرە ئەگەر بە ڕەنگەشکە دروستی کەم هەتا تۆزێک دیاربی ئەوە 3 لێرەوە دەست پێ دەکرێ وە گچکەترەواتە ئێرە هەمووی دەگریتەوە. ئەو جێی کە هاوبەشە لێرە هەتا ئێرە دەبی ئەمن لای بەم چونکە یان نووسرایان دەبی ئەو لایە بیان دەبی ئەو لایە بیتن نابی هەردووک لابی.